بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين مسلمانان خوشويست السلام عليكم ورحمة الله وبركاته لا زنجيرة كرتو تاركان من لجرنا ونشاني هل تعلم دەزانیت بأوي بريز خوشويست جيشتين ولا حلقي بنجمدة لم زنجيرة دا باس لا بابتشي گرنگ دەکەین بەتایبەتی لە ئێستادا کە کاتەکەی زۆر گونجاوە و زۆرێک لە مسلمانان پرسیاریان لەبارەوە هەیە. ئایا دەزانیت زەکاتەکەت بەچێ دەدەیت؟ زەکات لەبەرەوەی حەقی فەقیرە، ماڵی هەژاران و نەدارانە. خوای گەورە مەجالی بۆ کەس نەهێشتۆتەوە کە قسەی تێدا بکات. خۆی لەسەروی هەفتە بەقەی ئاسمانەوە لەسەر حەقی فەقیر و هەژاران دانە بەدانە باسی کردوون و ژماردوونی بۆ ئێمە لە ئاەتێک لە سوورەتی تەوبە لە قورئانی پیرۆزدا. خوای گەورە فەرمێت إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم. خواهی گەورە هەشت صنفمان بۆ دەژمێرێت لە قورئاندا کە ئەم هەشت صنفە هەر کاتێک تۆ زەکاتت هەبوو، هەر شتێک کە پێی ئەوترێ زەکات، زەکاتی ماڵ بێت، زەکاتی مڕووماڵات بێت، زەکاتی دانەوێڵە بێت، زەکاتی فطر بێت، تەنانەت سەدەقەیەکی ئاسایش بێت کە بتەوێت بیدەیت بە فەقیرێک ئەبێ بۆ ئەم هەشت صنفە بێت. ئەم هەشت صنفە مامۆستای ئاینی تێدا بێت، دایک هەتیمێکی تێدا بێت، خاوەن خانوویەکی تێدا بێت، خاوەن سیارەیەکی تێدا بێت، گرفت نییە. بۆیە بەڕێزەکانم موسڵمانانی خۆشەویست، خانوو، کرێتایەتی، بێوەژنایەتی، خاوەنی هەتیم، مامۆستای گەڕەک و مامۆستای مزگەوت، ئەمانە هیچیان پێوەەر نین بۆ ئەوەی کە ئێمە بڵین ئەمە زەکاتی پێشێت. خوای گەورە باسی ئەم هەشت صنفاکە. ئەم هەشت صنفە هەر بە کورتی ئەگەر بۆتانی بکەینەوە کوردی، خوای گەورە فەرمێ إنما الصدقات للفقراء. فەقیر واتە ئەو کەسەی کە نیەتی هیچی نییە لە ماڵەوە، هیچی نییە، ئەبێت تۆ بڕۆی زەکاتی بدەیتی. والمساكين، مساكين واتە هەیەتی بەڵام بەشی ناکە. بۆ نمونە مسلمانێک معاشی هەیە مۆزەفە، بەڵام معاشەکەی بۆ 400,000 خاوەن خێزان و 3-4 منداڵە، خانووەکەشی کرێیە، کرێکەی 200,000 200,000 دەداتە کرێی خانوو، 40-50,000 بە پارەی ئاو و کارەبا و کارەبای مۆلیدە ئەوانە ئەڕوا بە 150,000 چێ ئەژێت بۆ یەک مانگ. ئەگەر یەک عیادەی بێتە پێشخوا نەخواستە ئیتر ئەم پیاوە دەستی ئەبەسرێت و هیچ شتێکی بەدەستەوە نامێنێت کە لە ماڵ و منداڵی خۆی سەرفکە. بۆی ئەمە پێوترێ مسکین، واتە شتێکی هەیە بەڵام بەشی ناکە. وریابن بوونی مەعاش بەتەنێ پێوەەر نییە بڵێم پیاوە مەعاشیە تەواو من زەکاتی نادەمێ، لەوەی دنیا قەرز و قۆڵ لەسەر بە مەعاشەکەی بەس بەشی ماڵەوە یەکە. بۆیە ئاگادار بن ئەو کەسێک کەوا فەقیرە یان مسکینە، جا هەندێک لە زانان پێیان وایە بە پێچەوانەوە فەقیر ئەو کەسەیە کە شتێکیە بەڵام بەشی ناکە، مسکین ئەوەیە کە هیچی نییە. هەر کامێکیان بێت ئیشکال لەوەدانیە، گرنگەوەی تۆ بزانی ئەو کەسەی کە هیچی نییە زەکاتی ئەدەیتێ و ئەو کەسەی کەوا شتێکی هەیە بەڵام بەشی ناکات ئەوەشیان بە هەمان شێوە زەکاتی ئەدەیت. والعاملين عليها، عاملين عليها لەسەردەمی ئێمەدانین. ئەمە شتێک بوو لەسەردەمی خۆیدا کە خەڵکانێکی تایبەت بە سەرپەرشتیاری بەیتولمالی مسلمانان هەڵەستان زەکاتیان کۆ کردەوە لە دەوڵەمەندان و بەسەر فەقیراندا تەوزیعیان نەکرد. ئەمانە ئەگەر بۆ خۆشیان هەبووی بانە شریعەتی ئیسلام خوای گەورە بەشێک لەم زەکاتەی پێبەخشین. ئەمەش حکمەتی زۆری تێدا. یەکێک لەو حکمەتانە ئەوەیە کە خوای گەورە ئەوێ بەشێکیان پێ بدا بۆ ئەوەی چاویان لەو ماڵە نەبێ و شتی تری تێدا نەکەن و غەش و خیانەتی تێدا نەکەن. ئینسانە قابلی هەڵەیە، بۆیە بەشی خۆی هەیە، قەناعەتی بەو بەشە دێ و خوای گەورە ئەو دەرگایی لێ دائەخات. والعاملين عليها اینجا خاڵی چوارەم والمؤلفة قلوبهم، ئەو کەسەی کەوا
با فەقیریش نەبێ با قەرزاریش نەبێ با نەبوویش نەبێ بەڵام تۆ ئەتەوێ بە سەبەبی ئەم زەکاتی کە پێی ئەدەیت دڵی ڕابچێشی بۆ ئیسلام جا بێباوەڕێکە کە خۆشەویستی و محەبەتێکی هەیە بۆ ئیسلام ئومێدی خێری لەکرێتەوە بە زەکات ڕایەکێشی بۆ ناو ئیسلام یان کەسێکە موسڵمانە بەڵام موسڵمانێکی نامولتەزیم موسڵمانێکی کەمتەرخەم دوور لە دین و تاعەتی خوا و مزگەوت ئەو کاتە تۆ موسڵمانان کاتێک زەکاتی پێدەن خۆشەویستی و محەبەتی بۆ موسڵمان و ئیسلام دروستە بێت و لەوەی ئەمە تەئسیر لێ بکات و کاریگەری لەسەر دروستکات و بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە والمؤلفة قلوبهم اینجا وفي الرقاب کەسی پێنجەم ئەو کەسێکەوە ئەوێ عەبدێک ئازاد کات کەەوەش ئێستا لە سەردەمی خۆماندانیە ئەتوانی بڕۆی بە زەکاتی ماڵت بۆ نمونە تۆ 50 وەرەقە زەکاتت هەیە کە ئەگەر عەبدێک هەبێ بە 50 وەرەقە ئەڕۆی لە باتی ئەو زەکاتە بدەیتە خەڵک ئەسی ئەم عەبدەی پێ ئەکرێت و ئازادی ئەکەی ئەمە لە بری زەکاتەکەت تۆ ئەتوانی اینجا خاڵی شەشەم والغارمین غارمین واتە ئەو کەسێک کە قەرزارە کەسێکە موسڵمانێکە قەرزار بۆتەوە لەسەر کرینی خانوویەکە کرینی عەرزێکە لەسەر نەفەقە کێشانی ماڵ و منداڵێتی لە تیجارەتێک زەرەری کردووە ئەلموهیم بە هەر هۆکارێک بێ ئەم کەسە قەرزدار بووە کەسابەت ئەکات هەوڵی خۆی ئەدا بەڵام قەرزەکەی بۆ نادرێتەوە تۆ ئەتوانی بڕۆی زەکاتی پێ بدەیت و قەرزەکەی بۆی قەرزەکەی بداتەوە خاڵێکی تر خاڵی هەفتەم وفي سبيل الله لە پێناوی خوای گەورە زانان خلافیان هەیە لەسەر ئەوە بەڵام ئەوەی کە شتێکی متفق عليهە في سبيل الله ئەوەیە کە تۆ لە کاتی جەنگ جیهاد لە پێناوی خوا شەڕ لە دژی بێباوەڕان تۆ بڕۆی پارە بدەیتە قائیدی مسلمانان وەلی ئەمری و خەلیفەی مسلمانان ئەو کەسەی کەوا چۆن بڵێ قائیدی جەیشە هەر کەسێکە کە لە کاروباری شەڕ لە پێناوی خوادا سەرفی کات بە کرینی چەک و ئەسلیحە بێت بە خواردن و خۆراک بێت بۆ مجاهیدان بە ئامادەکاری کە بۆ نمونە ئەمڕۆ سیارەیە دوێنێ ئەسب بووە ئەلمیهیم تۆ زەکاتەکە ئەتوانی لە پێناوی خوادا لە بۆ دینی خوای گەورە سەرفیکەی و هەندێک لە زانایانیش پێیان وایە کە فی سەبیل الله بۆ دەعوە و بانگەوازیش ئەبێت چونکە ئەوەش دەعوەیە بۆ دینی خوای گەورە و سەرخستنی دینی خوای گەورە ئەمەش بەشێکە لە جیهاد کە لە فەرمودەی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام خاڵی هەشتم و کۆتایی وەبنی سەبیل ئیبن سەبیل واتە ڕێبوار من کاتێک لە شار وڵاتی خۆمم کێشەم نییە هەبوویم خان و سیارە و مەعاش و مشتێکی خۆمەیە و بێگرفتم بەڵام ئەڕۆم سەفەرەکەم بۆ تورکیا بۆ ئوردن بۆ سعودیا بۆ ئێران بۆ هەر شوێنێک کە بۆ کارێک ئەڕۆم بۆ خوێندنە بۆ عیادە و دکتۆرە بۆ هەر سەبەبێکە کاتێک ئەڕۆمە ئەوێ لەوێ پارەم پێ نامێنێت کەس ناناسم بڕۆم قەرزی لێ بکەم شەرع ڕێم پێ نادا بڕۆم سوال بکەم ئەتوانم بڕۆم داوای زەکات بکەم لە موسڵمانێک یان تەنانەت ئەگەر موسڵمانێک بێ بە ناوی زەکات بمداتێ و ئاگەی لە حاڵیم بێ من بۆم حەڵاڵەوە ئەتوانم وەری بگرم با لە شاری خۆشم هەبووی بم کێشەم نەبێ ئەم هەشت سنفە ئەوانن کە خوای گەورە لە قورئانە باسی کردوون کە زەکاتیان پێشێ بۆیە موسڵمانان وریای ئەم خاڵە بن زەکات حەقی فەقیرە کەسێک فەقیر نەبێ بڕۆی بیدەیتێ کەواتە تۆ حەقی فەقیرێکت خواردووە داوتە بە دەوڵەمەندێک ئەم حەقە لەسەرت ئەمێنێ مەگەر نەزانیت فێڕت لێ بکرێت یان کەسێک وەسفی کەسێک بکا کە فەقیرە و لەسەر سیقەی ئەم کەسە ئەڕۆی زەکاتە دەی تۆ نایزانی ئەو تۆ گونەحبار نی بەڵام ڕەجاءن بە زەکات لەناو کوردەواری و عەشیاری خۆمان لای زۆرێک لە خەڵکی بەداخەوە خزمانەیە مەسەلە مستحقی نییە مەسەلە شایستەیی نییە ئەمە برام ئەمە خوشکمە ئەمە دایکمە یعنی باوەڕ بکەن موسڵمانی وایە تەلەفۆنمان بۆکە مامۆستا دروستە زەکات بدەم بە باوکت چۆن شەرم ناکەیت پرسیاری وا بکەی ئەنتە وەمالوکە لیئەبیک خۆت و ماڵەکەتی باوکتن چۆن زەکات بە باوکە درێ باوک لەسەر دوازبە بیدەیتێ ئەگەر هەد بێت باوکە توانێت بێت لە ماڵەکەت باو ناتوانانی دەنگ بکەیت چونکە خۆت و ماڵەکەتی باوکتن بۆیە یان منداڵێک گەنجێکە لە ماڵی باوچێتی مەعاش و هیچی نییە و ژنیشی نییە لەگەڵ باوکتەژی تۆ چۆن نەتوانین زەکاتی بدەیتێ بۆیە بەڕێزەکانم زەکات ماڵی فەقیرە ئەبێ بیدەیتە ئەو کەسەی کە شایستەیە ئەم هەر سنفەی کە خوای گەورە لە قورئاندا باسی کردوون زەکات هی مامۆستای ئاینی نییە هێو کەسە نییە کە کەبار و سەڵات بۆکە هێو کەسە نییە کە پێشنەژی و تەراویحت بۆکە
هی ئەو کە ئافرەتە نییە کە بێوەژنێ کە بەڵام معاشخۆر و خانی خۆی هەیە و بێ مەشاکیل و قەرزدار نییە. کورداری خۆمان بەڵەگەر داکەتیمێک کاریتی خانووی زێڕ بێ زەکات دروستە بیدەیتێ، ئەمە قسەیەکی هەڵەیە. مامۆستای مزگەوت ئەگەر مادەم تەراویحت بۆکە و بانگت بۆدا زەکاتی بدێ، با گەنجێکیش بێ و خان و ماڵ و منداڵ و نەفەقەویتی لەسەر نەبێ، با دەوڵەمەندیش بێ، با معاشێ بێ، زەکاتی پێ دروستە لەبەرەوەی کە بانگت بۆدا و نوێژت بۆکە و سەڵات بۆکە و کەبارت بۆکە. ئەمانە هیچ بنەمایەکی شەرعی نییە، بەڵکو ئەوەی کە لە شەرعدا هاتووە ئەوەی کە خوا لە قورئاندا باسی کردووە، چونکە ماڵی فەقیرە ئەگەر بیتیتە خەڵکێکی تر تۆ گوناحباریت. ئەمە بۆ خوا پێتان دەڵێن زەکاتەکەت دەرناچێت و لەسەریشی گوناحباری و قەرزداری و حەقی خەڵکت خواردە، چونکە ئەم زەکاتە کە لای توێ خوای گەورە لای تۆ داناوە ئەمانەتە هی فەقیرە، هی ئەو کەسانەیە کە خوای گەورە لە قورئان لەو سنفەکە باسی کردن ئەگەر نەیدەیت بۆوان و بیدەیت بە خەڵکێکی تر ئەوە دڵنیا بکە تۆ لە بری ئەوەی کە ماڵی خۆت ئەبەخشی ئینجا گوناحباریشی. منێک نەسیحەتت دەکەم بۆ برای خۆت، بۆ خوشی خۆت، بۆ برادری خۆت، بۆ جیرانی خۆت، بۆ ڕەفیقی خۆت، قیامەتی خۆت مەدۆڕێنە، هیچ کەسێک منەتی بە تۆ نییە. خوای گەورە موفقمان بکات و زەکاتی ملایەکمان قبول بکات و لە گوناحمان خۆش بێت و هەر مسلمانێک ناخۆشیەک، قەرزداریەک، بەڵایەک، ناڕەحەتیەک نەبوونیەکی لەسەرە خوا جەندەرگەی خێری لێ بکەیتەوە کارەکانی بۆ ئاسان کەی. اللهم ئامین.